ئێمە وەکو ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر پاش ڕۆشنایی ڕێنمایەکانی بڕیاری حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە بڕیار درا کە با قەدەغەکردنی هاتچۆ بۆ 4 ڕۆژی تر تاوەکو ڕۆژی شەوی با بڵێن 23 لەسەر 24 کاتژمێر 12 شەو لەژێر ڕۆشنایی بۆ خۆپاراستن لە بەڵابوونەوەی زیاتری پەتای کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر ئەو قەدەغەی هاتوچۆیە بەردەوام دەبێتن تا ئەو کاتێککە باسمان کرد ئەو ئیسtisnaاتانی کە پێشتریش هەبوو هەر وەکو خۆی دەبینێتەوە بەڵام تەنها چەند حالەتێک ئیزافە کرا ئەویش بۆ ئەوەیە کە کاروباری هاوڵاتیان کاری ڕۆژانەی خەڵک پێداویستی خەڵک و هاوڵاتیان کە ڕانەگیرێتن ئەوەی کە زیاد کراوە پاش بابەتی مارکێتەکان و ڕێستۆرانت و فڕنەکان کەوا بە شێوەیەکی تەندروستی لەژێر چاودێری لێژنەکانی تەندروستی کەوا خزمەتگوزاریان با بڵێن خواردن بە هاوڵاتیان بەخشن بە شێوەی دلێڤەری بابەتی شیرینەمەنیش حەلەویاتەکانیش ڕێگایان پێدرا کە بمڕۆ بکەنەوە ئەوش بە هەمان شێوەکەوە بە دیلیڤەری ئەو بابەتانی خۆیان پێشکەش بە هاوڵاتیان بکەن بە هەمان شێوە چەرس فرۆشەکان و لەگەر ئەوەشدا پێویست بەوە دەکاتن کەەوە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن پابەندی ئەوە بنکەوە نێنە دەرێ لە ماڵەکانی خوان ئیدە بۆ حالەتی کە زوڕوو نەبی چکە ئێمە ڕۆژانە بەپێی ئەو بڕیارێکە لەبەر دەستمانە ئیجرات لەگەر هەر سەرپێچیکارێک دەکەن کەوا ئیستیسنای پێنەدراوە ئەو حالەتە تایبەتانەی کە هەبووە لە شەغلی مۆلیدەکان لەو کارمەندانەی کە لە کۆمپانیەکانی نەوت کار دەکەن لەو فەرمانبەرانی کەەوە فەرمانبەری بانقەکانێکەوە لەو ڕۆژانە ئەمە ئیش بەوە دەکرێتوانێ موچە دابش دەکرێتن بۆیە ئێمە لە ژووری ئۆپراسیۆن بڕیارانە دەرکرا حالەتێکی تر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئاگداری هەموو هێز ئەمنیەکان کرایەوە هەموو ئەو مەفرەزانە کرایەوە کە لەسەر شەقامن بە هیچ شێوەیەک ڕێگا بە هیچ کارمەندێکی سەربازی ئەمنی نادرێتن لە دەرەوەی داوامی خۆی کەوا هەویەکەی خۆی ناسنامەکەی خۆ سەربازی بەکاربێنی بۆ هاتوچۆ ئەن هاتوچۆی خانەوادەکەی پێ بکاتن هەر حالەتێکی وە دروست ببی ئیجراعاتی پێویست لەگەری دەکرێت و سیارەکەشی دەست بەسەردا دەگیرێت هەر ئیمڕۆ ئەو ئامارێکە لەبەر دەستمانە ئەو هاوڵاتیانی کە سەرپێچیان و شۆفێرانی کە سەرپێچیان کردووە زیاتر لە 12 سایرە دەستی بەسەردا گیراوە 123 ساڵ نامە و مۆڵەتی لێخۆڕین لە شۆفێران وەرگیراوەتەوە و زیاتر لە 150 کەس غەڕامە کراوە ئەو شۆفێرانێکەوە بابەت نەبووینە بە ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتچۆ لە سنووری پارێزگای هەولێر